پرسی سەردانی سوودانی بۆ واشنتۆن هەروە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز سوبحی مەندەلاوی نووسەر و چاودێری سیاسی کە لە بەغدا و لەگەڵماندایە. بەڕێز سوبحی سڵاوتان لەبێ و کاتتان باش. برێز مەندەلاوی دخوازم بپرسم سەردانە سوودانی بۆ واشنگتن پرسا پەترۆلا کوردستانی دەبێ میژارە گرنگ تو چی چاوەری دکە پرس چارەسەر دەبە؟ زۆر سپاس بۆ کەناڵی کەیبیشوار جژنی ڕەمەزان پیرۆزە بۆ هەموو لایەک. بەڕاستی پێم وایە چارەسەرکردنی دۆسیە نەوت لە عێراق نەکرا چونکە تا ئێستا یاسەی نەوتی غاز و نەوت و غاز بەسەند نەکردەوە. ئەوەیشە بەڕاستی کە عێراق کە 93% لە بۆچەی عێراق احتیمالی هەیە لەسەر نەوت. ئیتر تا ئێستا عێراق پەسەندی ئەوەی کە قانونی یاسا و نەوت کە ساڵی 1979 کاتی ڕژیمی بەعس بوو تا ئێستا ئەو قانونە ئەو یاسایە خۆی بەڕێوە بێ. ئەوەیشە معقول نییە کە دەوڵەتی وەک عێراق و کە دۆسێ نەوت ئەوەندە گرنگ کە ئەوەی دەکەن پەسەندی ناکەن. بەڕاستی لە پاش 2003 جەنابی سەرۆک بارزانی خۆی لە بەغدا بوو زۆریش هەوڵ دەدا لەگەڵ سەرکردەکانی کورد کە ئەوەی بکەن پەسەندی یاسای نەوت و گاز بکەن، بەڵام ئەو ئێرادەی سیاسی ڕاستە تەقینە نەبوو تا ئێستەیشە وەکو کارتی سیاسی زەختەیە لەسەر کوردستان. یاسای نەوت و گاز بەڕاستی پێویستە بە یاسای مۆدرن، یعنی ئێستا ئێمە لە هەموو دنیا نەوت و گاز گەیشتە مەرحەلەیەک زۆر بەرەو پێشەوە. معقول نییە ئێمە تا ئێستا ئەو یاسای کۆنە دەسەردێنین. ئیتر وەکووەتم هۆکاری تر ئەوەیە کە ئێرادەی سیاسی حەقیقی نەبوو، زەختی گەورە لەسەر هەرێمی کوردستان دەکەن لەسەر کە دەزانن داهاتی نەوت و گاز ئەو نەوت بۆ هەرێمی کوردستان کارتێکی زۆر گرنگە. لەسەر ئەوە ئێمە هەوڵێک جددی داینە بە تایبەت ئێستا کە ئەو یاسایە دەربچوو و هەندی گفتوگو بووە لە بەغدا لەگەڵ هەموو لایەکان سیاسیەکان. پێم وایە ئەگەر بەو وەزعە بەڕێوە بچوو لەوانەیە یاسای نەوت و گاز پەسەند بکرێ و ئەوەیش بە هەموو عێراق باشە و بە هەرێمی کوردستان بەتاکید. بەڵێ لە دوای سەردانی سەرۆکوەزیریان مەسرور بارزانی بۆ واشنتۆن کە سەردانی کرد گەیشتێک لەو پرسە گرنگانی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا باسی کرد، پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ لە ڕێگەی بەندەری جەیهانەوە. پێتان وایە لەم سەردانی سوودانی بۆ واشنتۆن ئەم پرسە بە تەواوی یەکلا بێتەوە و چارەسەر بکرێت؟ سەرەتای سەردانی جەنابی براگەورە کەک مسرور سەرۆکی حکوومەت بەڕاستی زۆر گرنگ بوو، ئامانجەکەیش زۆر باش بوو، بە تایبەت کە کاتەکەی زۆر گرنگ بوو. هەمومان دەزانیم کاتی یعنی ئەو بریارەکانی دادگای اتحادی دەرکرد نادستوری بوو و نوعی لە ئەحباط بوو بەڕاستی لە سەر خەڵقی کوردستان و کە پاش ئەو سەردانە و کە ئەو زۆر بە جوانی استقبالی کردن لەورە و ئامانجەکەیش زۆر باش بوو. وەزیری دەرەوەی ئەمریکا، هەندی لە سیناتۆرەکانی کۆنگرس، هەندی زۆر یعنی ئامانجەکان باش بوو و تەسیری هەبوو کە سیرەکەیم ئێستا ئەمڕۆ ئەو بریارەکانەکە لە دادگای فدرال دەرچوو تەسیری نەما ئەوەندە. ئەوەیش بە هەوڵدان و جەنابی براگەورە کە چووە واشنتن و چارەسەری زۆر وەزع کرد. ئەمریکا و واشنتن زۆر بە گرنگی سەیری هەرێمی کوردستان دەکا، وەکو جاران نییە. لەوانەیە هەندی خەڵک دەڵێن ئەمریکا احتیماد لەسەری نییە. مۆزوعەکە ئەوە نییە. ئەمریکا مەسلحەتی هەیە، پەیوەندی هەیە کە بتوانی لەگەڵ کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان تەسیری هەبوو دعمی هەرێمی کوردستان دەکەن و کەمترین زەغت لەسەر ئێران کە لەسەری عێراق وەکو دەزانین هەولێر و پارتی بە تەحدیدیشە هەر ئەوە ماوە کە دشی ئەو سیاسەتە کە ئێران دەکا لەسەر عێراقا. لا بەڵام
هەرێمی کوردستان دەتوانست بە کابینەین و بتوانی ئەو چارەسەر هەندی لە ئەو خاڵەکان بکەیت و نسبەت سەردانی سوودانی بە تاکید سوودانی هەندی ئیش کردووە و زۆر پێ گرنگە کە ئەو پەیوەندی باش هەبوو لەگەڵ هەرێمی کوردستان و هەوڵێک دەدا بەڵام هەموو بڕیار لای سوودانی نییە بەڕاستی بە تاکید هەندی لایەن هەیە لە بەغدا و ئێرانیش بە تەحدید لە پشت ئەوانەی کە هەوڵ دەدەن هەرێمی کوردستان ئەو سیاسەتە زەختە لەسەری بکردن جاری بە سەربازی و جاری بە ئابووری و جاری تر بە بریارەکانی محکەمەی ئیتیحادی و جاری بە دۆسێ نەوت. بەڵێ برێز مندەلاوی خەگوت یعنی مژاری پەترۆل مژارێکی جیهانیە نەبەست مژارێکی عراقیەژی یعنی جیهان قبول دکە کو عراق هەر ڕێگری لە هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی بکە. بەتاکید گەوراترین زەرەدمەند لەو سیاسەتە لەو نەناردنی نەوتی کوردستان عێراق هەموویە و بەتاکیدیش هەرێمی کوردستان لەگەڵیە چونکە تا ئێستا یعنی نزیکەی 9 ملیار دلار زەرەدی عێراقە لەسەر ئەو دادکاریە لەسەر تورکیا کرد کە بەداخەوە ئەوە هەندی سیاسەتی هەڵا بوو دژی هەرێمی کوردستان و ئەمانجەکەیش بەرامبەر ئەوە بوو کە عێراق بە زەرەد بوو چونکە نەوتی هەرێمی کوردستان کە تا ئێستا هەن نەبووە لەسەر مینای جیهان ئەوە تەسیری هەیە لەسەر عێراق هەمووی و لەسەر کوردستانیشە. هەیە ئێستا زۆر ئەوەی گفتوگۆ هەیە چ بە ئەمریکا و چ بە ئەوەی وەفدەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کە چن لە بەغدا لەگەڵ وزارەتی مالیە وزارەتی نەوت لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق بەڕاستی تا ئێستا گەیشتنە سەر مەرحەلەی باشی کە ئەو نەوتە بەڕێوە بتێ و ئەوە بە تەکید تەسیری زۆر هەیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیشە. بەڵێ لە ئێستا پشتگیریەک چ لە ئیدارەی دەوڵەت چ لە چارچێوی هەمانگی بۆ سەردانەکەی محەممەد شیا سوودانی بۆ واشنتۆن هەیە پێتان وایە ئەم پاڵ پشتیەوە بکات کە سەردانەکە سەرکەوتوو بێت و دەرەنجامی باش و دڵخۆشکەری بۆ عێراق و هەرێمی کوردستانی شەبێت؟ پێم وایە ئەوە مەرجی ئەوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندی باش بوو چارەسەر هەموو هەنەکان بکەیت چونکە ئەوە یەکی لە مەرجەکانی کە بایدن قبولی کرد کە لە پیشوازی لە سوودانی بکەین و لە وەفدی حکوومەتی عێراق سوودانی هەوڵ دەدا لەگەڵ جەنابی برای گەورە و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی کوردستان کە بتوانی ئەو چارەسەرکردنە لەگەڵ کوردستان بکەێت تەبیعی هەندی خاڵی تریش هەیە هەر ئەوە نییە بەتاکید مۆزوعی نەوتەکە زۆر گرنگە نەوتی لە سەرجیهان مۆزوعی لە بەغدا ئەو میلیشیاتە زۆر تەسیریان هەیە لە بریاری عێراق زۆر ینی هەند هەیە تەسیرات هەیە ئەو دۆسێ هەیە کە بتوانی سوودانی لەگەڵ ئەمریکا بەتاکید نەجاحەتی ئەو سەردانیە برنتیە لە تا چەندی بتوانین لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەری هەموو مشکل هەنەکان بکە مشکلەکان نەبڵێ. برێز مندەلاوی پشتی ددەما سەردانا سەرۆک وەزیری هەرێما کوردستانی بۆ واشنگتن بلینکن ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا بخوا گوت ئێمە ئەم لەگەڵ کوردستانێک بەهێز و خەراگر تو باوەرت کە پەیوەندیên هەولێر و بەغدا پشتی سەردانا سوودانی بۆ واشنگتن باشتر دەبن؟ يعني بتأكيد أو سياسته لبغدا لهندي لاياني لبغدا بتايبت پیش حکوومەتی سوودانیشە بەڕاستی لەگەڵ هەرێمی کوردستان بەهەڵا بوو زۆر هەوڵ دەدەن کە هەرێمی کوردستان کەمتر دەبێت تەسیری کەمتر دەبێت ئەو هەموو ئارامیە و وەزعی باشە و کە ئەو هەموو خەڵکە سێرەکەن هەموو هەرێمی کوردستان چۆنە بەڕاستی ئەوانیش لەورە هەر بە گەندەڵی ئەوەیان کردووە و زۆر يعني ئیشی نەکردونە بۆ خزمەتی گەلی عێراق بەڵام ئەو سیاسەتە ئەو سیستمی سیاسەتە ئەبی بگۆڕێ چونکە قووەتی هەرێمی کوردستان قووەتێکە بۆ عێراق
نابێ ئێمە بە شێوەی ناچاک و ناباش ببینیم لەسەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەگەر عێراق بتوێ بە ئارامی بژیێک ئەبێ پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا باش بێ. ئەگەر بەعکسەوە بوو بە تەکید ئەوە خراپە بۆ هەموو عێراق نە هەر بۆ هەرێمی کوردستان. بەێ سپاس بۆتە نویسکار و چاودێری سیاسی سوبحی مەندەلاوی و لەگەڵ